یەکێکیان بابەتی واتە لامەرکەزیە کە ئێمە بە بابەتێکی زۆر گرنگجدانەوە زۆربەی ئەندامانی ئەنجومەن خۆشیان کۆک بوون لەسەر ئەوەی جگە لەوەی کە پێشنیارەکەین بۆ ئەنجومەنی وەزیران داکۆچی یەکەین لە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە کات و ساتی خۆیان بدرێ و هەر ڕای ئەندامانی ئەنجومەنی جواب بووە کە دەبێت بە دوای چارەسەری شا بگەڕین و ئەگەر ئەم دابشکردنی موچەواتە یان پرۆژەکانی سنووری جوگرافی ئەنجومەنی پارێزگای سلێمانی وە موچە و سەرموچەی موچەخۆران بە شێوەیەکی گشتی بەم حاڵە بڕوا کاتە دەبێت چارەسەرێک بدۆزرێتەوە چارەسەرەکەش ئێمە پێمان وایە سیستەمی لامەرکەزی ئەتوانێت بەشێکی زۆر لەوانە چارەسەر بکە و ئەرکێکی قورس لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کەم کاتەوە ئەو کاتە چێ لامەرکەزێتە باتە ڕێوە بەرپرسیارەتەکە زیاتر ڕوبەڕووی ئەوان دەبێتەوە و هەروەها ئەم ماوەی کە ڤایرۆسی کۆرۆنا بڵاوبووە لە هەموو هەرێمی کوردستان بەگشتی و تەمەنجیانیش دەری خست کە جۆرێک لەو لامەرکەزیەتە کە لە سنووری جوگرافی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەکارهات سەرکەوتنێکی گەورەی بەدەستێنا و جیاواز لە هەموو هەرێمی کوردستان زۆر سەرکەوتەوە بوون جگ خاڵێکی تریش کە هەر لەوێ ئاماژەمان پێکرد دواتری دەتوانن پرسیارەکانتان ڕوبەڕووی بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنیشکەنەوە بابەتی ناو بازاڕ و هەر ئارەبانە و دەستگێڕەکانیش بوو بە هەمان شێوە جگە لەوەی دوێنێ لە لیژنەی باڵای ئۆپەراسیۆنەکان گرنگیمان پێدا و ئێمە لە ئەنجومەنیش جیاواز گرنگیەکی تەواوی پێدەین و قسەی لەسەرەکەین و هەموو ئەم دوو بابەتەمان هەڵگرت دواتر ئەوە نییە جارێکی تر ئێمە قسەی لەسەر نەکەینەوە یادە نەنیشینەوە دواتر ئێمە خۆمان وەکو سەرۆکایەتی جارێکی تر پەیامەکە ئەدەینەوە بە سەرۆکی لیژنەکان با لیژنە هەمیشەیەکان و ئەیدێنەوە بە ئەندامانی ئەنجومەن و جارێکی لە ڕێ یاداشتەکانی ئەوانەوە ئەیکەینە بەرگرفت و گۆ مناقەشە پرسیار لێ جوابی پرسیارە ئەو بابەتە بەیەوە نییە گۆڕان ڕۆشتۆتە دەریا پارتی ڕۆشتۆتە دەرێت ئێمە کۆبوونەوەکانمان یاسای تایبەتی خۆی هەیە ئەوانێکیان مادەم لە ئەجنگایانیە قانونیە نتوان بڕۆنە دەرانی ئەمە ئەوە نەبێ گۆڕان باوەڕی بە لامەرکەزی لەبێ یان باوەڕی بە شتە لەبێت شتەکان وا نەکەوێتەوە ئەمە دامانەی ئەنجومەنەوە تاون لە فاکتۆرە جیاواز بکەن مەسەلەی لامەرکەزیەت یعنی تەنها لای فراکسیۆنی کێتیوە کاگادار دقیقاتیان مەسەلەی لە کۆرۆنایە دەرکەوت کە سیستمی لامەرکەزیەت یعنی باشترین سیستمی حکومڕانیە لە هەرێمی کوردستان مەسەلەی کۆرۆنایە ئایا ئەم ڕای بۆ چوونە گۆڕان و کۆمەڵی شوێگەتوش و سوپای پێکات هەریاسەکەی تۆ با شتێکی پێ بڵێم لەسەر پێشتریش وەکو کاک شێخ بەرزان ئاماژەی پێدا ئێمە پێشتر لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پرۆژەمانەوە پرۆژەکەمان تەقدیمی ئەنجومەنی وەزیران کردووە پرۆژەکە بریتی بۆ لە پرۆژەی دابەزەراندنی دەسەڵاتەکان لەسەرەوە بۆ خوارەوە تا دێتە جونگەکانی خوارەوە و ئەم جارش هەر ڕەنگە ئەو پرۆژەیە و وایخینە بەردەمی ئەندامانی جۆم بۆ دەوڵەمەندکردنی بابەتەکە گشتیە و بەبێ دەنگدانی زۆرینەی ئەنجومەن تێناپەڕێخەوە دەبێ ئەمە معلومەی هەموو لایەکان بێ زیاتر ڕوون کردەوە تا لەسەرەوە بەمێ بابەتی لامەرکەزی ئەم ئەنجومەنەی کە ڕاوەستاوە پێ خۆی پێڕێوی لامەرکەزیە و دەسەڵاتی ئیداریش ئێمە حکومەتی خۆجەیی زۆربەی زۆری لە ڕێی دەنگانەوە ئێمە کردومانە ئەوەی کە ئێمە ئیستا بە بۆنەی ئەم پەتای کۆرۆنایەوە ئەمانەیە زەقیکەینەوە دەسەڵاتە مالی و کارگێڕەکانە کە زیاتر ببێ بە پارێزگا و بەڕێوەبەرێک گشتەکانی ناو پارێزگاکان ئێوە پێشتر پرۆژەتان هەبوو لەسەر لامەرکەزیەت و ئاڕاستی ئەنجومەنی وەزیرانتان کرد هەر خۆشتان ڕاتان گیان کە وەڵام نەدرا ئێوە لەبەرەوەی کە دەسەڵاتی پێشنیارکردنتان هەیە بۆ ئەنجومەنی وەزیران ئەم ڕۆژکۆبوونەوەکەتان هەر پێشنیار بوو ئایا پێتان وایە هاوشەوەی کە ئەم پرۆژێش گرنگە پەیوەندی بەژانی هاوڵاتیان هەیە مەسەلەی موچە هاوشەوەی پرۆژەی لامەرکەزیەکە جواب نادرێنەوە یا خۆی چاوەڕێ چی ئەکەنەوە حەزەکەم بزانی ئاین بە ڕوونی دێڵین ئێمە ئێستا پرۆژەکە واتە بابەتەکە کە بژێوی ژیانی موچەخۆرانی هەرێمی کوردستانە کە ئێمە ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوامان کردووە بە دڵنیایی ئەگەر ئەمە جێبەجێ بکرێم پێشنیارە واتە موچەی موچەخۆران لە کات و ساتی خۆیان و 30 ڕۆژجارێ بدرێەوە پرۆژەکانی سنووری جوگرافی ئەنجومەنی پارێزگای سلێمانی پرۆژە ئەوانەی هێر هیچ نەبێ ئەولەوێتیان هەیە و زۆر گرنگ و پەیوەستە بە ژیانی خۆشگوزەرانی هاوڵاتیانەوە ئەمانە دەست پێ بکاتەوە بە دڵنیاییەوە خۆی لە خۆیدا بەشێکە لە لامەرکەزی ڕەنگە پێویست نەکات بەڵام ئەگەر ئەمانە ئەمەی کە ئەم ڕۆژ پێشنیارمان کردووە ئەگەر پژۆ بخرێت و وەڵامێکی ڕاست و دروست وەرنەگرینەوە بە دڵنیایی دەبێ
ئەوەی کە باشترین چارەسەرە جاریشتر پەنابەرینەوە بۆ ئەوەی کە لە یاساکەی خۆمانە هاتووە کە لە مادەی پێنجایە ئەنجومەنی پارێزگاکان چاودێری و بە دوواداچوونە بۆ دەسەڵاتێکی چاودێریە لە سنووری کارژێڕی پارێزگاتە و توانای دەرکردنی بڕیار و ڕێنمایی و ڕاستپاردەی هەیە بۆ ڕێخستنی دقیق کاروباری کارژێڕی و دارایی بە پرینسیپی ناسەنتەری واتە لامەرکەزی بۆ پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری بە پێی دەستور و یاساکار پێکراوەکە ئەمە بۆ خۆی لە یاساکەیە پەرلەمانی کوردستان دەری کردووە پەسەندیش کراوەیان ئەمە هیچ گرفتێکی تیانە حکومت نەکردوم و حکومت خۆی بێ موچە بە ئێمە داوای هۆکارەکانی بابەت نەبوون بە سی ڕۆژەکەەوە کردووانە یەکێ لە شتەکانیانانی حکومت بۆ لە سی ڕۆژە موچەی هاوڵاتینەیە دوای چند ساڵ پاشەکەوتی موچە ئێمە باسی ئەومان کردانێ کۆبوونەوەکەمان بابەتەکەیەوە نیە ئێمە بۆ داوا بێ حکومت خۆی لە کاتی دیاریکراوی خۆیان موچە بە کۆمەڵێ هۆکار هەیە کە ئەم موچەیە دواکەوتووە لە هەمان کاتە ئێمە خۆتان کۆبوونەوەکە کراوە بوو ینی زۆر بە ئاشکرا دامانی ئەنجومەن باسی ئەوواکەنانی حکومە دەبێت پێویستە پابند بێ بۆی خۆیەوە ئەوەی کە بچەوە لە کاتی خۆیان کاک ئازاد دڵشادم لە تۆڕی میدیایی ژیان ینی باسێکەیە کە فشارێکی زۆر لەسەریەوە دروست بووە بۆکردنەوەی مزگەوتەکان خەڵکەڵی بۆچی بازار کراوەتەوە و قەرەباڵغیە مەترسی نیە بەڵام بۆچی کردنەوەی مزگەوتەکان مەترسیەوە هەیە ینی بەشێک داواکەن کە ئەگەر هیچ نەبێ بۆ نوێژی تەراویحیش بێ مزگەوتەکان بکرێتەوە بۆ نوێژی جەماعەت بکرێت طبعا ئێمە هەر ئەمڕۆ لەلایەن لیژنەی باڵای ئۆپەراسیۆنەکانی ئیداری گەرمیانیشەوە کە داوا لە نوێنەرەکانی ئێمە کرابووە کە نوێنەرمان لە لیژنەی باڵاشە داوایان کردبوو کە ئەوانیش بە هەمان شێوە داوایان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کردووە بۆی پشتیوانیان بکان لە کردنەوەی ئەو شوێنانەی کە تا ئێستا نەکراوەتەوە بەشێکی کە ئاماژەیان پێداوە لە ناویانە کە مزگەوتەکانە و دوێنێ ئێمە لە لیژنەی باڵای ئۆپەراسیۆنەکانی سلێمانی بەشێک لە لیژنەکە جارێکی تر دوێنێ کۆبووینەوە بە ئامادەبوونی لیژنەی فتوای پارێزگای سلێمانی بەڕێوەبەری گشتی ئەوقاف و کاروباری ئاینی سلێمانی و هەروەها بەڕێوەبەری ئەوقاف و لقی زانایانی سلێمانی ژمارەیەک لە زانایان و بەشێک لە ئەندامانی تەنفیزی دوێنێ لە پارێزگای سلێمانی کۆبووینەوە و لە کۆبوونەوەکەیە کۆمەڵێ ڕایۆژ و گفتوگۆ کراوە و ینی پێشنیاری بڕیارێکمان کردووە کە هەمومان کۆک بووینە لەسەری احتیمالە ئەمڕۆ ئەگەر کۆبوونەوەی لیژنەی باڵا بکرێت دواتر ڕاگەیەنرێ و بە ڕەزامەندی هەموو لایەکی شەبێ بازار بەڕێزان بازار جیاوازە لەگەڵ مزگەوتەکان بۆ خۆتان نەزانن بازار پەیوەسە بە بژێوی و ژیان و دابینکردنی سفرە و خوانی هاوڵاتیان و کاسبکارانەوە جیاوازە لەگەڵ ئەوەی کە لە مزگەوتەکان بەڵێ پیرۆزە و ئەرچی هەمومانە هاوکار و پشتیوانیان بین و من لێرەوە سپاسی بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقاف و ئەوقافی سلێمانی و لیژنەی فتوا و تەنفیزی و لقی زانایان و هەموو زانایانیان کەم کە ڕۆڵێکی کاریگەر و بەرچاویان بینی لە سەرکەوتنی پرۆسەی خۆپارێزی لە پارێزگای سلێمانی و لە سنووری ئەنجومەنی پارێزگات بەدەر لە مزگەوتەکان کۆمەڵە سێکتەری ترێ ئەیانەوێ چەند جارێک شاتونەتە بەردەم پارێزگا بۆ نمونە هێڵەکانی ناوشار چای پاسەکان بەیاننامەیان هەبووە داوایان کردووە ئێوە قسەتان چییە بۆ ئەو قسەمان بڕێکەوتونە لەسەر تەکسی بڕێکەوتونە لەسەر پاسەکانی هاتوچۆ قسە و گفتوگۆمان کردووە بۆیە میکانیزمەکە هەمووی ئەبێ لە چوارچێوەی خۆپارێزی و تەندروستیا بێ پاسەکان ئەوانەی کە 20 نەفرە نابێ 20 نەفر بێ نابێت لە 10 نەفر زیاتر بێ و نەفرەکان دەبێ خۆپارێزی و ڕێکارەکانی تەندروستی بە هەموو شێوەیەک بەکاربێنن و ڕۆژانە ناو پاسەکانیان بەلایەنی کەم دوو جار ناو پاسەکانیان ڕەش بکرێ و تێرمیناڵەکانی کە ئەوان گواستنەوەی تیاکەن تێرمیناڵەکانیان بە شێوەیەکی گشتی ڕۆژانە ڕەش بکرێن بۆی بتوانن سەلامەتی هەمویان بپارێزێ و لە ڕۆژانی داهاتووە هەموو هەواڵەکانە بیستن. لەسەر بابەتی نرخ هیچ یاداشتێکی وان نهاتوتە لای ئێمە بەڵام لەسەر کردنەوەی تێرمیناڵەکان داوایان لە ئێمە کردووە و بە دڵنیاییش داخوازی و داواکاریەکانیان بە پێی ڕێکارە تەندروستیەکان و ڕێنمایەکانی خۆپارێزی پشتیوانیانین و پشتگیریانین و بە پێی داخوازی و داواکاریەکانیان تەعاملیان لەگەڵ من ئەمەوەتان بۆ باسکەبەوەی کاگازات باسی کرد ئەوە بڕیاری لیژنەی باڵای ئۆپەراسیۆنی سلێمانیە ئەنجومەنی پارێزگا سەرنجی لەسەر ئەو بابەتانە لەسەر
خۆی هەموو بابەتەکان ئەوە داواکاری لەسەر داواکاریەکانیان قسەمان کردووە و ئەنجومەنی پارێزگا پشتیوان و پشتگیری بۆشم پێوتم سەرنجی هەیە لەسەرەوە ئاساییکردنەوەی ناو بازار بۆیە دوو لیژەمان ناردۆتە ناو بازار ئێوە لەوانەیە هەر باسی پاسکەن کەرتی سیاحە پێ لە ناو شاری سلێمانیە گەشت و گوزار 7,000 خێزان لەسەر و کەرتاژی تا ئێستا لیژنەی ئۆپراسیۆن وەکو پێویستیانی زۆر بابەتی ژیانی خەڵک هەیە ئەوە بابەت ئەنجومەنی پارێزگا خۆی وردە وردە لە ڕێی لیژەکانەوە بەڕۆ بڕیارمان نا لیژەکانمان کاری ئاسایی خۆیان بکەنەوە ئێمە سەرنج و تێبینیەکانمان ئەین بە لایەنی جێبەجێکار کە لیژەی باڵای ئۆپراسیۆنە کاکازە من کۆتا پرسیارەکەم سەبارەت بەوەی ئەو ئەندامانی کە ئەنجومەن دڵگران بن باڵێ بە شازێکە دڵگرانیتیان نییە دڵگرانیتیان نییە باش فەرموو بابەتی لە مرکزیەکە بە توێژێکی دەمی هاتناو بابەتەکە و ویسیانەکە قسەی لەسەر کاگازە بەڕێکرێ پێویستیان بەوەیە کە بەپێی یاسا 2 ڕۆژ پێشەوە کە بابەتی کارنامەیان پێ بگات بۆی کەوان توێژی خۆیان بابڵێن هەموو شتێکی لەسەر کە راپۆرتی خۆیان ئامادەکەن ئەنجە بێنە کۆبوونەوە بەسمەوەی لە مرکزیەت کە بابەتێکی زۆر گرنگە بۆ پارێزگاکەش و بۆ خەڵکیش بۆچی بە کۆبوونەوەیەکی تایبەتە دانانرێت بۆەوەی کە بتوانرێت قسەی لەسەرکرێت و زیاتر چاوی لەسەر ئەو بابەتە بێت بەڕێستان هەموو ڕای گشتی ینی ئاگادارەکەینەوە دڵنیا بن کاگەر ئێمە ئەمڕۆ قسەشمان کرد بە پێی ئەوەشە ئێمە مناقەشەمان ناکرد گفتوگۆمان لەسەر ناکرد تەنها مەبەستەکەەوە بوو لیژنەیەکی لە کۆی فراکسۆنەکان بۆ پێکبێنین ئەویش بە دەنگدان بە زۆرینەی دەنگی ئەندامانی ئەنجومەن داخلمانە کرد بابەتەکە و ئینجاش تەنها لیژنەیەکی لە کۆی فراکسۆنەکان بۆ پێکات و دواترم بابەتە دەوڵەمە نەکرا و ئەکرا بە پرۆژە و پرۆژەکان لە لیژنەکان مناقەشەی ئەکرا دواتر لە سەرۆکایەتی و سەرۆکی لیژنەکان مناقەشەی ئەکرا پوختەکرا اینجا دێتە ناو کۆبوونەوەی ئەنجومەنەوە ئەو کاتە تەنها بۆ دەنگدان و ڕەنگە بۆ هەندێک مناقەشەی کەم بێتە ناو کۆبوونەوەی ئەنجومەنەوە بۆیە جینا بابەتەکەی ئەمڕۆ بۆ مناقەشەی دوور و درێژ و گفتۆ نەبوو تەنها بۆ ئەوە بوو کە لیژنەیەکی بۆ پێک پێ زۆر سپاس بۆ هەموو.